ساڵی 2016 ساڵی قەیرانی دارایی و شکستی حکومت بوو لە ئیدارەدانیدا. هەر لە سەرەتای ساڵەکەدا حکومەت یێرەم بە پاساوی دابەزینی نرخی نەوت و زیادبوونی خەرجیەکانی شەڕی داعش سیستمی بەناو پاشەکەوتی موچەی بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستاندا سەپاند کە لە سەدا 15 بۆ لە سەدا 75 موچەی کەم کردەوە. ئەوەش یەکەم شۆکی 2016 بوو کە ڕوبەڕووی موچەخۆرانی هەرێم بۆ و کاریگەری لەسەر کۆی ژیانی وڵاتیانی هەرێمی کوردستاندانە. هەرچەندە حکومەت بەڵێنی بە موچەخۆراندا لە ئەگەری بەرزبوونەوەی نرخی نەوتدا چاکسازی لە سیستمی بەناو پاشەکەوتی موچەدا بکات و نیوە موچە و چارەکە موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدات کەچی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و کەمبوونەوەی سەرجەم خەرجەکانی حکومەت بە خەرجی شەڕی داعشیشەوە کابینەی هەش نەک بەڵێنەکانی خۆی لە بەرامبەر موچەخۆراندا بەجێنێنا و هیچ گۆڕانکاریەکی لە سیستمی پاشەکەوتی موچەشدا نەکرد، بەڵکو زۆرینەی وەزارەتەکان دەنیوە موچە و هەندێک توێژیش لەوانە خانەنشینان 6 نیوە موچە و خاوەن پێداویستە تایبەتەکان 5 نیوە موچەیان وەرگرتووە. ئەمەش ناڕەزایەتی و خۆپشاندانی لە فەرمانگە حکومیەکان و لە سەرەتای خوێندنی ئەم ساڵیشەوە بایکۆتکردنی دەوامی لەلایەن مامۆسایانەوە هێنایە ئارەوە کە تا ئێستاش بەردەوامە. هەر لە ساڵی 2016دا سەدان کۆمپانیا لە هەرێمی کوردستان بەهۆی پێنەدانەوەی پارەکانیان لەلایەن حکومەتەوە و بەتاڵبوونی بانکەکان مایە پوچ بوون. تەنها لە پارێزگای سێمانی لە کۆی 1248 کۆمپانیا 800 کۆمپانیایان مایە پوچ بوون، بەو هۆیشەوە سەدان پرۆژە شکستیان هێنا. بەپێی ئامارێک کە لە ساڵی 2014دا بڵاوکراوەتەوە 86 بانکی بیانی و 88 بانکی حکومی لە هەرێمی کوردستاندا هەن جگەل لەدایان بانکی ئەهلی نێوخۆیی. لە ساڵی 2016دا زۆرێک لە بانکە حکومیەکان بەهۆی بەردەوامی نەناردنی بودجە لەلایەن بەغداوە مایە پوچ بوون. لە هەمان کاتدا بەشێک لە بانکە ئەهلیەکانیش مایە پوچ بوون کە ئۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە وڵاتیان بەهۆی کەمبوونەوە و پێنەدانی موچە توانای گێڕانەوەی ئەو قەرزانەیان نییە کە لە بانکەکان وەریان گرتووە. قەیرانی دارایی لە ساڵی 2016دا میدیای حیزبە دەسەڵاتەکان نەبێت زۆرینەی میدیا ئەهلی و میدیای حیزبەکانی دیکەی تووشی گرفتی گەورە کرد. کەناڵی ئاسمانی پێیام کە لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە تووشی قەیرانی دارایی هات لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا پاش نزیکەی 6 مانگ لە ڕاگیران دەستی بە پەخش کردەوە، هەرچەندە لە ماوەی ڕاگرتنی پەخشی پەیامدا هەوڵی بەرپرسانی کۆمەڵ فراوانکردنی کارە میدیایەکان بوو لە ڕێگەی دامەزراندنی تۆڕی میدیایی کۆمەڵەوە. بەڵام قەیرانی دارایی وای لە بەرپرسانی پەیامیش کرد دەستبەرداری بەشێک لە توانە مرۆیەکانیان ببن و موچەی کارمەندەکانی دیکەش بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکەنەوە تا بتوانن درێژە بە کارەکانیان بدەن. سەرجەم قەیرانە دارایەکانی 2016 چ بە ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ بێت پەیوەندیان بە شکسێنانی کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمەوە هەیە لە مامەڵەکردن لەگەڵ قەیرانەکاندا. بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە داراییە سەختەی وڵاتیانی هەرێمی کوردستانی تێکەوتووە. حکومەت ڕێگەیەکی گرتووەتە بەر کە قورسایی زیاتری خستۆتە سەرشانی وڵاتیان. بە درێژایی ساڵی 2016 حکومەت هەرێم بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە، ئەوەش پێچەوانەی یاسا ئابووریەکانە. کۆی قەیرانەکان پێمان دەڵێن کابینەی هەشتەمی حکومەت هێرەم شکستی هێناوە لە ئیدارەدانی قەیرانەکان و نەشی توانیوە چارەسەریان بۆ بدۆزێتەوە. ئەگەر ئەم بێ پلانی حکومەت لە بەرامبەر قەیرانەکان بەردەوام بێت ساڵی 2017 ساڵێکی زۆر سەختتر دەبێت بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان.